گەورە میهرەبان سەڵاو بینەرانی ئازیز پێ خۆشحاڵم چەند خولەکێک لە خزمەت ئێوە بەڕێزدا دەبم بۆ باسکردن لە چەند خاڵێک دەربارەی شێرپەنجەی مەمک. بێگومان شێرپەنجەی مەمک زۆر گرنگە بە نسبەت ئافرەتان لە بەرەوەی گرنگترین زۆری شێرپەنجەیە کە تووشی ئافرەتان دەبەرەوە. دووەم هۆکارە بە مردن بە شێرپەنجە لە ئافرەتان پاش شێرپەنجەی سێکان. دەمانوێت باسی گرنگترین نیشانەکانی بکەین. تاوان گرنگترین نیشانەکانی هەر شێرپەنجەیەک بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی شێرپەنجەی مەمک بوونی گرێ، ئایا بوونی گرێ لە سینجی و ئافرەتیان لە بنباڵی. تاوان ئەوە دەبێت نیشانەکانی خۆی هەبێت. تاوان هەر گرەیەک ناتوانین بڵێن ئەو شێرپەنجەیە، هەر گرێک لە ئافرەت تەقییمی سیانی دەوێت، ینی بە دوواداچوونی سیانی دەوێت ئینجا بە دەستی دکتۆر بە تیشک و سۆنەر هەروەها بە پشکنی نیشانەکان. بێگومان لەو دڵنیای ئافرەتان دەتوانم بڵێم 1970 لە 90 گرێەکانی سینجی ئافرەت گرەی سەلامەتن، بەڵام ناتوانین لە خۆمانەوە لە ماڵەوە قەرار بدەین بڵێن ئەو گرەیە وەڵا هیچ نییە نایەشێ، چونکە لە سیفەتە هەرە گرنگەکانی گرەی شێرپەنجەوەی کە گرەیەکە هیچ جانی نییە و هەروەها سەبر گەورە دەبێت و هەروەها توانای بڵاوبوونەوەی هەیە لە شانەکانی جسمی مرۆڤ کە لە ڕێگەی خوێنەوە لە ڕێگەی لەمفەگرەکانەوە لە بۆ باقی جەستێ و مرۆڤە. کەواتە بوونی گرێ لە سینجی ئافرەت کە زۆر گرنگە دکتۆر بیبینی ناکرێ. ئەمە بەداخۆ زۆربەی نەخۆشەکانمان کە درەنگ دەگاتە لامان دەڵێن بۆ تاخیربووی پێمان دەڵێ وەڵا ئینجا خۆژانی نەبوو، خۆ نەدێشا هیچ مشکلم لەگەڵی نەبوو. لەبەر ئەوە پێی دەگوترێ شێرپەنجەیان لەبەرەوە پێی دەگوترێ گرەی خەبیس، لەبەرەوە هیچ نیشانێکی دیاری نییە غەیری گرێکە، ینی ژان ناکە، هەوکردنی نییە، لە نسبێکی زۆر کەمی شێرپەنجە نەبی سووربوونەوە یان ئاوسان ڕوونادا. کەواتە بوونی گرێک تەنها بەڕاستی ئەوە ئاگادارکەرەوەیەکی گرنگە لە بۆ ئافرەت کە سەردانی پزیشک بکە. نیشانی ترمان هەیە کە دەکرێت ئەمە فکر بکەینەوە ئەوەیە کە لە نیشانەکانی ئافرەت فکر بکاتەوە سەردانی دکتۆر بکە، ئەوەیە کە بە قوڵداچوونی گۆی مەمک یانیش خوێن لێهاتنی یان گۆڕانی شێوەی یان قەبارەی سنجی و ئافرەتە یان هەروەها بوونی گرێ لە ژێرباڵ یان نیشانەی عام وەکو نیشانەی دابەزینی چێش کەم خوێنی بێتاقەتی. بۆ بەدواداچوون وەکو ئاماژەم پێکرد دەبێت یەکەم جار دکتۆر بیبینێ، ئینجا دوای ئەوە هەڵسەنگاندنمان هەیە لە شێوەی تیشک یان تیشی سۆنەر یان تیشی مەمۆگرافی ئەشعەی تایبەتە بۆ شوێنە بە گوێرەی عمری نەخۆشەکە. هەروەها تەقییمی مختبەریشمان هەیە کە شانەیە پارچەیەک یان هەندێک شانە لەو گرێ هەڵدەگرین بۆی ببینە زەرا تاکو تەکید بکەینەوە ئەمە خانەی شێرپەنجەیانە. کەواتە ئێمە وەکو دکتۆریش وەکو نەشتەرگەریش ناتوانین بڵێن ئەو گرەیە تەواو گرەی شێرپەنجە تا ئەو سێڕێگەیە نەبڕین فەحس و تیشک و خانەیی. هۆکارەکانی توشبوون ئێمە هۆکاری توشبوونمان ناتوانین بڵێن هەیە، بەڵام هەندێک هۆکار هەیە ئافرەت ئامادە باش دەکات زیاتر لە بۆ توشبوون بەو شێرپەنجەیەک. لەوانە بوونی ڕەگەز وەکو ڕەگەزی خۆی مێینە هۆکارێکی زۆر گرنگە، چونکە تا یەک ئافرەت یەک پیاو توش دەبێت 200 ئافرەت بەرامبەر ئەو توش دەبن، تەنها زۆر دەگمەنە پیاو تووشی ئەو نەخۆشیە بێ بەهۆی پوکانەوەی ئەنسیزەی مەمک لە پیاوان. هەروەها هۆکاری تەمەنەکە بەرەو پێشچوونی تەمەن هەروایەک لە هۆکارەکانە. هەروەها هەندێک هۆکاری ترمان هەیە وەکو شیر نەدان، منداڵ نەبوون، قەڵەوی، ئەلکوهۆل، حەبی مەنع بۆ ماوەی 10 ساڵ بە سەریەکە ئەوانە هەمووی وەکو هۆکاری ئامادەباشی دادەندرن. بێجگەلەوە هۆکارێکی گرنگمانێش هۆکاری بۆ ماوەیە، طبعا لە 5 لە 10 ئەو شێرپەنجەیە لەوانەیە هۆکاری بۆ ماوەیی هەبی. هۆکاری بۆ ماوەیە یعنی بوونی جینێک لە ناو جسمی ئەو ئافرەتە کەوا دەکات لە تەمەنێکی کەم تووشی شێرپەنجەی مەمک یان دەبینی ئەو ئافرەتێکە تووشی شێرپەنجەی مەمک دەبێت 4-5 لە خزمانی توش بوون، پووری، دایکی، نەنچی، خوشکی ئەوانە توش بوون، ئەوانە زۆر شک دەکەن کەوانە هۆکارێکی بۆ ماوەیان هەبی جینێکیان هەیە ئەو جینە لە ڕێگەی فەحسی کتابەتەوە دەدۆزرێتەوە. لەوانەیە پێش وەخت پێویست بکات فەحس لە بۆ ئافرەتیان نەشتەرگەری بۆ بکرێت پێش ئەوەی لە مەرحەلەیەک پێشەوەی تووشی شێرپەنجەی مەمک ببێت. چارەسەری شێرپەنجەی مەمک بە شێوەیەکی گشتی نەشتەرگەریە، ئینجا زۆر نەشتەرگەریمان لەبەردەستایە، بەتایبەت ئەگەر نەخۆش زوو بگاتە لامان هەڵگرتنی ناوێ، لابردنی مەمکی بێگزاری ناوێ، ئەگرێکە و یعنی چواردەورێکی ئەمان هەڵدەگرین لە کاتی نەشتەرگەری، یان ئەگە تۆزە گەورەتربی ڕوبعی مەمکە کە هەڵدەگرین. بەڵام بەداخۆی دەگاتە لای من زۆربەی جار لە ناخۆشەکانمان کە گرێکە گەورەیە مەرحەلەی زۆری بڕیا وا دەکات کە دەبێت سینجی و ئافرەتە لا ببرێ. هەروەها غودەی بنباڵیشی ئەوانەی کە لە بنباڵی ئاوساون یان ئاوساون زۆربەی کات پێویست دەکات لا ببرێ.
چارەسەری ترمان هەیە کە لە بۆ شێرپەنجەمەک بەکاردی ئەوەیە کە تیشتی یعنی ئەشعاعی یعنی ئەشعە لە نەخۆشەکە دەدرێت کە لە ناو کۆمەڵگا پێ دەگوترێت لەیزەر هەروەها عیلاجی کیمیاوی لە شێوەی دەرمان دەدرێت دەرزیە دەدرێتە نەخۆش هەندێک جار پێش نەشتەرگەری هەندێک جار پاش نەشتەرگەری بە جۆرەی حاڵەتی نەخۆشەکە هەروەها عیلاجی هۆرمۆنی مەناعیشمان هەیە هەندێکیان لە شێوەی حەبن هەندێکیان لە شێوەی دەرزی نەدەدرێتە نەخۆش بەڵام ئەوانە زۆربیان پاش نەشتەرگەری دەدرێن یعنی مەرحەلە یەکەم و عیلاجە سەرچیەکە ئەوەیە نەشتەرگەریە لێرە ئەو هەموو قسانە بۆ ئافرەتان دەکەین هیوادارین کە لە ئیستیفادە لێ بکەن لە چۆنیەتی بەرگریکردن لەو نەخۆشیان چۆنیەتی خۆپارێزی لەو نەخۆشیە تەمان خۆپارێزیەکان یەکەم شت بە کەمکردنەوەی هەندێک هۆکار دەبێت کە لە بەردەستی ئافرەتە وەکو شیردانی سروشتی وەکو دوانە خستنی حمل وەکو چکە حمل لە تەمەنێکی زۆر گەورە بۆ مەمەک باش نییە هەروەها کەمکردنەوەی چێشی لەش یان وەرزشکردن ئەوانە هەمووی کە هۆکار ئینسان دەتوانێت خۆی مرۆڤ دەتوانێت بیکە وەرنەگرتنی حەبی مەنع لە شێوەیەکی بەردەوام بە دوای 1 لە 10 ساڵ یان زیاتر هەندێک حاڵەتی ترەیەکە لە ناو کۆمەڵگەی ئێمە باونی وەکو کحول خواردن یان جگەرە خواردن ئەوانەش هەمان بە هەمان شێوە تەسیر لە سەرتوجبوون بۆ نەخۆشیە دەکات مەرحەلەی دووەم یان ستێپی دووەم کە ئافرەت دەتوانێت بیکا بۆ بەرەنگاربوونیان بەرگریکردن لەو نەخۆشیەوەی کە خۆی بپشکنی هەموو ئافرەتانمان لە هەر عمرێک بن هەر لەو ئافرەت لە 14 ساڵی ڕاتا عمری دەبێتە هەر تەمەنێک شووی کردبی شووی نەکردبی حملی هەبی نەبی یان لە هەر مەرحەلەیەکی ژیانیدا بێ دەبێت مانگانە خۆی فەحسکە بۆ ئەوانەی سووری مانگانە هەیە دوای لێبوون لە سووری مانگانە خۆیان فەحس دەکەن بۆ ئەوانەی سووری مانگانیان نیایە تەمەنیان گەورەیان دووجیانن دەتوانن ڕۆژێک لە مانگ بۆ خۆیان دیاری بکەن بۆی کە مانگانە خۆی فەحس بکە هەردوو سینجی بمباڵی لێ بزانی ئایا هەر شتێکی نوێ پەیدا بووە لە سینجی بۆی بزانی سەردانی دکتۆر بکەیانە هیچ گۆڕانکاریش نوێ پەیدا بووە لە شێوەی ڕقایی گۆڕانکاری لە گۆیەکە خوێن لە هاتن گرێ سووربوون و هەر شتێک بێ دەبێت پێویست دەکات سەردانی دکتۆری نەشتەرگەر بکە پاشی ئەوە کە ئەوە لە ئافرەت لە ماڵەوە دێکە ئاسانە هیچ شتێ ناسێت چەند خولەکێک دەچێت مانگەیەک جار پێویستە بیکە ئەوەی کە پێویستە بە دکتۆر و بە حکوومەتەوە ئەوش سکرینینگ یعنی بە دوواداچوونی پێشوەختە یعنی پێویستە هەر ئافرەتێک لە 35 ساڵ بەسەرەوە بوو ساڵانە جارێک کە شکنی دکتۆری بۆ بکرێ ئەگەر پێویست کا فەحسێکی بۆ بکریان سۆنەریان ئەشعاع ئەو بە دوواداچوونی پێشوەختەیە یعنی ئمە ئافرەتێکی طبیعی فەحس دەکەین پێشی ئەوی تووشی نەخۆشی بێ بۆی مەرحەلەی ما پێشی نەخۆشی شێرپەنجە خانەکانی پێشی نەخۆشی شێرپەنجە مە بدۆزینەوە ئەوە دەبێت ئیلزامی بێ ینی نەتەوەیی بێ ینی هەموو ئافرەتان تێدا بەشدار بن کەەوە پێویستی بە دەستگای حکومی و دەستگای مالی و دەستگای زۆر ئەمە ئەلحەمدولله لەخوا بەزیاد بە دکتۆرمان هەیە بەڵام ئەو ئیمکانێتە گەورەنێک کە هەموو ئافرەتان ئەوڕا ئەو هۆشیاریش نیە کە هەموو ئافرەتان هەڵسن بۆ شتە هیوادارن ئافرەتان لەو وشیار بن کەەوەی لە 35 ساڵ زیاترە بتوانێت ساڵانە جارە خۆی فەحسکە لای دکتۆر ئەگەر چی پێویست بە دکتۆرەکە بۆی دەکەم بەڵام بۆ عائیلانێ نەخۆشیان لە عائیلە هەیە ینی ئەو خێزانانەی کە نەخۆشێک دوانسییانیان لە عائیلە هەیە کە تووشی شێرپەنجەی مەمک بوون یان تووشی شێرپەنجەی هێلکەدام بوو کە پەیوەندێکی توندوتۆڵیان بێکەوە هەیە ئەوانە دەبێت لە 25 ساڵی ڕابە دوواداچوون لە خۆیان بکەن لە 25 ساڵی ڕامەن دەبی ساڵانە پشکنین بۆ خۆیان بکەن سەردانی دکتۆر بکەن هەروەها ئەو پشکنی پێویستە دکتۆر بیان دەنووسێت بە جۆرەی تەمەنی ئەو کەسە لە کۆتاییدا من سێ خاڵی گرنگ دەزانم کەوا زۆر جار نەخۆشەکانمان نایەن بۆ سەردان کەسی تووشی شێرپەنجەش بوون یان گرێشیانەیە خاڵەکان ئەوەیان شەرمە کە ئیدی ئێستا دکتۆری ئافرەتمانێ پێویست ناکە ئافرەتە شەرم بکات بۆی بچێ بۆ لای دکتۆر کە خۆی بشکنێ یا هەژاریە ئەوە ئێستا هەمووی سنتەری ملی و حکومیمانەیە کە دەتوان سەردان بکەن بۆ خۆ پشکنین پێویست بە چوون بۆ عیادەکان ناکە یانیش ترسە آخر ترسیش ئەوەی کە زۆر جامە بە نەخۆشانە زەرعەت بۆ دەکەن دەڵێن بۆ مەکە بان نەزانم هەرچی دەرچێت چۆن نەزانێ خۆ بیزانی باشترە پێشی لێ دەگیرێ بیزانی باشترە عیلاج دەکرێت تاوان بێگومان شێرپەنجەی مەمک لە مەرحەلەی 1 و 2 بە مەرحەلەی زوو ناسراوە کە نەخۆشەکە بێک جاری چاک دەبێتەوە لەگەڵ تەخیر بوون کە داخلی مەرحەلەی 3 و 4 دەبێت ئیدی دەسەڵاتمان کەمتر دەبێتەوە لەوانەیە نەتوانین بە زۆری یارمەتی نەخۆش بدەین کاتە هیوادارم ئافرەتانمان وریا بن وهوشیار بن لە بەدواداچوون بۆ نەخۆشی شێرپەنجەی مەمک و هیوادارن ئێمەش هەر نەخۆشێک بێتە لەمە لە خزمەتیدا دەبین و لە سنتەرە حکومیەکان دکتۆر هەیە دەتوانین پشکنیان بۆ بکەین و هیوای تەندروستێکی باش بۆ هەموو ئافرەتانمان دەخوازم زۆر سوپاس بۆ جێگردنتان خوا حافیز